هەواڵێکی ترمان کۆمەڵە چیرۆکی گیایی ڕۆژگاری نووسەر محسین ئەحمەد بڵاو دەکرێتەوە. ماڵی وەفایی کۆڕێکی بۆ عەبدول خالق یعقوبی لەبارەی دوا کۆمەڵە چیرۆکی محسین ئەحمەد بە ناوی گیایی ڕۆژگار ڕێخست. لە کۆڕەکە باس لە ناوەڕۆکی ئەو چیرۆک و بەسەرهاتە ئەدەبیانە کرا کە نووسەر ماوەی 4 ساڵ سەرقاڵی نووسینی بووە، بە تایبەت گێڕانەوەی ژیان و بەسەرهاتی مرۆڤایەتی بە شێوازی چیرۆک و شەعر. لە بەشێکی تری کۆڕەکە گفتوگۆی ڕەخنەیی لەبارەی ئیتیک و وشەسازی نووسەرەوە کرا. ئەمڕۆ لە کۆڕێک لە ماڵی وەفایی باسی کۆمەڵە چیرۆکی گیای ڕۆژگاری کاک محسین دەکەین. کاک محسین ئەحمەد عومەر کە یەکێک لە ئەکادمیست و چیرۆک نووسەکانی کوردە. لە ڕاستیدا من هەوڵ دەدەم کە لەو خوێندنەوەی کە ئەمڕۆ پێشکەشی ئامادەبووانی ئەم کۆڕی دەکەم باسی پێکهاتەی گێڕانەوەی کتێبەکە بکەم و بڵێم کە ئەم گێڕانەوەی چۆن دەتوانێت لە خزمەت دروستکردنی ئەو مانایەنەدا بێت کە دەتوانێت کاکڵ و تەنانەت توێکڵی کۆمەڵگەی کوردی دەستنیشان بکات، باس لەو مێژووە بکە کە مرۆڤی کورد لەباری بووناسیەوە تێیدا ژیاوە. ئەو کۆمەڵە چیرۆکە لە ڕاستیدا زمانێکی گێڕانەوەی ئەو تۆی هەیە کە دەتوانێت ئاشتامان بکە بە کۆمەڵێک ڕەهەندی نادیاری ناخی مرۆڤی کورد و گرنگەکەی بە تایبەتی لەوەدایە کە ئەم کۆمەڵە چیرۆکە تەنها باسی مرۆڤی هاوچەرخ و سەدەی با بڵێن بیستەم ناکا، بەڵکو جاری وایە دەگەڕێتەوە بۆ ئەو مرۆڤانەی کە لە سەدەی 18 و 19 کۆمەلگای کوردیدا بوون و لەوێەوە ئاشتامان دەکات بە ئەوەی کە دۆخی کۆمەلگای کوردی لەباری بووناسی تاکەکانەوە چۆن بووە، ئەو تێکشکانی کە مرۆڤی کورد لە مێژوودا تووشی هاتووە چه تەسیرێکی بووە لەسەر هزر و بیری ئینسانی کورد. بە کورتی ئەم کۆمەڵە چیرۆکە لە ڕوانگەی منەوە گێڕانەوەیەکە لەسەر ژیانی مرۆڤی کورد، بەڵام لە هەمان کاتدا گەڕانەوەیەکیشە بۆ ئەو مەرگە ساتەی کە کۆمەلگەی ئێمە چ لەباری مێژووی چ لەباری سیاسیەوە لەم 200 سەدەی دوایی تێکەوتووە.